ڕەوەند لە سلێمانیەوە باس هەڵەیەنە کەرکووک و باسێک لە ئەو پانێڵەتان بۆکەین کە لە شاری کەرکووک سازکرا دەربارەی ڕەخنەی ئەدەبی کوردی. پانێڵەکە لەبارەی ڕەخنەی ئەدەبی کوردیەوە سەرانەوە دیوانی کەرکووکی کۆ کردوتەوە. گوتاری لە ڕۆژنامەی تەئاخی پانێڵەکە هەوڵێکە بۆ قسەکردن لەبارەی ڕەخنەی ئەدەبی کوردیەوە لقی کەرکووکی یەکێتی نووسرانی کورد ڕێکی خستووە. پێشتر ئێمە خیتابەکانمانیان ڕەخنەکانمان دژ بە دەسەڵاتی دوژمن بوو، ئێستا دژ بە دەسەڵاتی کوردیە دژەکە بەو مانایەیە کە جۆرێک لە نەسیحەت ئامێزە، بەڵام ئیتر ڕەخنەی ئەدەبی کوردی گرنگی پێ نەدراوە لە وەسەتی ڕۆشنبیری کوردیە، بۆی ئێمە دەمانەوێت ئەم چالاکیانە بەو شکڵە ببینە ڕێوە کە ڕەخنەی ئەدەبی چەند ژانرێکی زۆر گرنگی ژیانی ئەدەبی و فەرهەنگی ئێمە. لە پانێڵەکەدا هەرێک لە توێژەران دکتۆر فواد ڕەشید وەرام سدیق تێزەکانیان لەبارەی واقعی ڕەخنەی کوردیەوە خستە ڕوو. ئایا هەموو جۆرە دەقێک کە بە ناوی ڕەخنە بڵاو بێتەوە ڕەخنەیە و ئەم ڕەخنەیە خزمەتی مەعریفە و خزمەتی میتۆدە ڕەخنەیەکانەکە یان نە؟ من هاتووم لێرە پۆلێن بەندیەکەم کردووە کە بەشی زۆری ئەم ڕەخنانە ڕەخنە نین و ئەگەر ڕەخنەش من ڕەخنێکی ناچالاکن لە بەروی پشتیان بە میتۆدەکان پشتیان بە سەرچاوە مەعریفیەکان نەبەستووە. بەڵام جۆرێک لە ڕەخنەی ترمان هەیە کە هەم لە ناوەندە ئەکادمیەکان هەم لە دەروی ناوەندەکەن کە ڕەخنەی چالاکن کە خزمەتی ئەدەب و ڕۆشنبیری کوردیەکەن و پشتیان بەستووە بە میتۆدە ڕەخنەیەکان، پشتیان بەسووە بە قوتابخانە ڕەخنەیەکان، پشتیان بەسووە بە مەعریفە، واتە لە بۆشایی و نەهاتونەتە دەرەوە. لەم بابەتەیە تیشکە خەمە سەر چەند هەوڵێک لەلایەن ڕەخنەگران نووسەرانی کوردەوە کە هەوڵیان داوە ئایدیایەکی خۆماڵی، ڕێبازێکی خۆماڵی بۆ خوێندنەوەی دەقی کوردی دابڕێژن. بێگومان ئەم هەوڵانە جێگەی دەستخۆشیە، خاڵی پۆزتیف و نێگەتیڤی هەیە، بەڵام بە بۆچوونی خۆم لە هەمویان گرنگترەوەیە نووسەری کورد تەوقی گرێی هەست بە خۆکەمکردنی شکاندووە و پێمانەڵێن تاچی کوردیش بۆی هەیە و دەکرێت و دەتوانێت داهێنان کە چ لە بواری ڕەخنێ دەبی، چ لە بواری داڕشتنی ئایدیا و ڕێبازێکی سەربەخۆ بۆ خوێندنەوەی دەقی کوردی. پانێڵەکە بە ناو نیشانی ڕەخنەی ئەدەبی کوردی لە نێوان بە خۆماڵی بوون و ناسەقامگیریدا سازکرا بوو. لەقی کەرکووک یەکێتی نووسرانی کورد لە وەرزی نوێی کارەکانیدا کار و چەلەکەکانی سڕ کردوێتەوە بە ئامانجی خزمەتکردنی ڕەوتی هونەری لە شاری کەرکووک. لە خۆشەویستی شارەکانی شێرکۆبەی کەس 10 ساڵ کارم